دووبارە سڵاوتان لە ببینەرانی عزیز و خۆشەویست. ئێستاژە چینە لای تەوەری بەرنامەکەمان کە تایبەتە بە موزیک، تێکەڵبوون و ئاوێزانبوون لەگەڵ موزیک بنەمە و فاکتی خۆی هەیە. ناتوانرێ ئاوازێک هەروە بە ساناییدا بنرێت بخرێتە گوێی گوێگران. کوردانە نوێترین بەرهەمی نۆپارچەی موزیک و موزیکە بۆ ژێدار مامۆستا و هونەرمەند زوزک قەرەداغی ستۆدیۆ گۆڤاریش بەباشی زانی کە میوانداری ئەم مامۆستا و هونەرمەندە بکە. بەخێربێ مامۆستاگیان. زۆر سپاس. بەخێر بێ سەرچاوەکانمان. زۆر زۆر سپاس بۆ تۆش. مامۆستاگیان پێمان خۆشە بزانین کوردانە چەندەمین بەرهەمی مامۆستا زوزکە؟ بەڵێ زۆر سپاس. کوردانە وەکو بەرهەم وەکو کتێب چواردەهەمین کتێبە. بەڵێ. بەڵام وەکو موزیکدانان یعنی پرۆسەی چۆن بڵین کۆمپۆزیشن زۆر کاری کەم کردووە. 10 ساڵ زیاترە لەو بارەیە کارەکەم، بەڵام وەکو کتێب چواردەهەمین بەرهەمەکە بە کتێب و بە سیدی لە هەمان کاتە بە چاپم گەیاندووە. بەڵێ. مامۆستا باشە بۆچی بە دوو شێوەی جیاواز هەم بە کتێب و هەم بە سیدیش بڵاوت کردوتەوە؟ ئایا جیاوازەکانیان چییە؟ بەڵێ بێگومان هەندێکار هەیە ئەبێ گرنگی بەوە بین کە گوێگری ئاسایی کۆمەلگاش چێژی لێ وەرگرێ و ئیسیفادەی لێ بکات و لە هەمان کات تا هونەرمەند و مامۆستا و فێرخوازی بواری ئەکادیمی خودی هونەری موزیکیش بتوانن لێی سوودمەند من و بتوانن بە شێوەی کۆنسێرتیش پێشکەشی بکەنەوەواتە ئەوەی لەبەردەستە وەکو نۆتەی بەرهەمەکەیە بۆ بەردەم کەسێک کە لەسەر هۆڵێک قیادەی فێرقەیەکەکە مایسترۆیەک گروپی موزیکی لەبەردەست بێتوانن پێشکەشی کەنەوە. ئەوەشی کە هونەرمەند نییە و هەر ئارزومەندە حەز بە کاری نوێیەکە یاخود گوێبیستی بەرهەمی موزیکی بێگۆرانی بێت ئەتوانێت ئۆدیۆی کارەکەی لەگەڵایە گوێلەوە بگرێت. بەڵێ. مامۆستا پرسیارێکمان لا دروست بووە ئەویشەوەیە چۆن کار و پرۆژەکانی موزیک بە تایبەتی ئاوازدانان چۆن فراوانتر بکرێ؟ بێگومان فراوانکردنی بەرهەمی هونەری ئەکەوێتەوە سەر خودی کاری هونەرمەند. یعنی بە تەنها بە منیان هاوڕێیەکم یان چەند هونەرمەندێک ناکرێ، هەر کەسە و بەپی ئاست و بەپی ئەو لایەنەی کە ئەتوانێت ئەفراندنی تیا بکات ئەکرێت کاری خۆی بکات، دواتر بە هەموویەوە ئەگەریەوەی هەیە ببێ بە مای پێشکەوتن و بەرەو پێشچوونی ئەو بوارە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە لە چاو هەموو وڵاتانی دەوروبەر و جیهانە هێشتا هەر تازە ئەگەرچی چەندین ئیشیش کراوە پێش ئەمە، بەڵام وەکو ئەم جۆرە کارانە هەمیشە جارێک تازێ و پێشینەمان نییە و وەکو سەرچاوەیەک لەبەر دەستمانابێ بۆی بزانین دوای ئەوە چ کارێک بکەین. بەڵێ. مامۆستا بەرهەمەکان فۆلکلۆرن یاخود مۆرکی فۆلکلۆریان پێوەیە؟ فۆلکلۆری تایە، مۆرکی فۆلکلۆر و دانراویشی لەخۆوەگرێ. بۆ نمونە یەکێک لە پارچەکان گۆرانی پرسیاری هونەرمەندی نەمر و کۆچکردو مامۆستا کەریم کابانە کە بەکارم هێناوەتەوە وەکو نمونەیەکی زیندوو کە لە نەوەی ئەتوانین بڵین لە سەدەی 20م و 21ی شا چێژێکی زۆرە بەخشێ بە گوێگری تەمەنە جیاوازەکان. هەندێکیکە بە ڕیتم و بە شێوە ئاوازی فۆلکلۆر دروستم کردو، یعنی بڵین ئەگەر وەکو ئاواز ناوی بنین ئاوازی خۆمە، بەڵام بە هەوای فۆلکلۆری دروستم کردو و ئەکادیمیش بێت. پێمە بێ بەرهەمەکەش هەر بە ناوی کابانەوەیە یاخود بە ناوی کابانەوەی ئەو تراکەی کە هی مامۆستا کەریم کابانە بێگومان جوانترین ناونیشانە ئەگەر بڵێم بۆ ئەوەی کە زیینوی هونەرمەندەکە دەرەخات. بەڵێ. دەستخۆشی لەکەین. مامۆستا هەڵبژاردننی ئەم بابەتانە زۆر هەستیارن. تا چەندێک ئەم جۆرە بەرهەمانە یاخود ئاوازانە ئەمێنێتەوە لای گوێگرەکان یاخود جیاوازیان چییە لەگەڵ ئاوازەکانی کە بە مۆدێرندا ئەنرێن؟ کامیان زیاتر لە لای بینەر و گوێگرەکە ئەمێنێتەوە؟ مانەوەی گۆرانی یان موزیک مۆدێرن بوونی پەیوەندی بە خودی دانەرەکەەوە هەیەیان ئەو دەنگ بێژ گۆرانی بێژێک کە یان ئەوەی کە پێشکەشێکات. بێگومان ئەوەمان بیر نەچێ مەرج نییە کە کارێک فۆلکلۆر بێ پێینەوترێ مۆدێرنی فۆلکلۆر هەیە. مەسەڵەن لە وڵاتانی ئەفریقا و ئەمریکا مۆسیقای جاز هەیە فۆلکلۆرە و بەڵام بە گوێی ئێمە وازایین موزیکێکە کە تازە ئەو ڕۆژە جێبەجێەکرێ. ینی مۆرکی فۆلکلۆری لە موزیکی بتۆڤنی شایەکە بۆ ئێمە
کە خوێندومانە دوای ئەوە هەستمان کردووە کە هەموو سوودیان لەو سەرچاوانە وەرگرتووە بەڵام مۆدێرن بوون تەنها بریتی نییە لەوەی کە ئاوازێکی دووبارەی تیانەبیان ئاوازێک نەبێت کە هەموو کەسێ نەزانێت چیە ئینجا ببێ بە مۆدێرن. بەڵێ مامۆستا تا چەندێک ئەم با بڵێن هەم لەلایەنی پەرتوکەکەەوە هەم لەلایەنی ئەو بابەت و ئاوازانی کە دانراوە تا چەندێک ئەچێتە ناو خوێندنگاکانەوە یاخود لە ناو پەیمانگە و زانکۆکانەدا ئەندرێت بیر لەوە نەکراوەتەوە کە بکرێتە پرۆگرام یاخود پرۆژەیەکی نوێ بۆ خوێندکاران بە سیستەمێک بیری لێ نەکراوەتەوە بە چۆن بڵین جوهدی شخصی لە خۆمیان لە هاوڕێیەکم لە کەسەکانی تر داواکرێت کە شتێکیان کرد بیهێنن بۆ ئەو جێگەی فێربوون و خوێندن و ئەکادیمیا و زانکۆ و پەیمانگاکان بەڵام وەکو سیستەمێک بڕوا ناکەم تا ئێستا ئەوە هەبوو بێت کە کتێبێکی ئەکادیمی چاپکرا بە تایبەت بۆ زانکۆ دابنرێت لەسەری بخوێنرێ بەڵام بەگشتی خۆشبەختانە هەرچ کارێکم کردوێت فێرخوازان بە تەواوەتی بە وتەی خۆیان سوودیان لێ وەرگرتووە ئەویش لەبەرەوەی سەرچاوی کوردی نەبوو و پێشتر ئێمە هەر لە سەرچاوی عەرەبی و زمانی ترەوە سوودمان لە لایەن ئەکادیمیەکان وەرەگرت ئەو لەو لایەنەوە گرنگیەکی زۆر باشی هەیە. بەڵێ ئێمە وەکو کورد خاوەنی چەند بەرهەم و ئاوازی خۆمانین تایبەت بە مۆرکی کوردایەتی فۆلکلۆر لە ڕاستیە ناتوانرێت دەستنیشان بکرێت چونکە وەکو دەستنیشان ناوەکو سەرچاو دەوڵەمەندبوونی زیاد لە چەند زاراوەی کوردی هەیە لە مێژووی ئەدەبیاتی کوردیان لە ئاوازی شاگەر لەوە زیاتر نەبێت لەوە کورتتر کەمتر نییە بەڵام گرنگ چییە کاتێک کە من یان تۆ کار لەسەر ئاوازێکەکەین بزین ئەوە لە چەندێک بە خزمەتی فۆلکلۆر و بە خزمەتی نەتەوەکە و ئەخوات یعنی شەر نییە فۆلکلۆر بێت تۆ توانیت وەکو چۆن گۆرانی بێژەکانی سەردەمی پێشومانۆکو و مامەسا زیرەک و ماملی ئەوانە گۆرانی ئەرمەنیان بە تابعێک گوتوەتەوە کە بڕوا ناکە ئەمە ئەرمەنی بێوازانی کوردیە ئەمە پێشتر پێوترا ئاوازبردن بەس بە هیچ شێوەیەک ئاوازبردن نییە سە لەم سەردەمایان نەتوانم مۆسیقایەکی ئەفریقی بکەم بە کوردی گرنگەوەی من چۆن ئیشی لەسەرەکەم کەواتە گەر وا بێت ئەم مایکەش کە لە سلێمانی دروست نەکرابێ بێ من قسەی پێ نەکەم یعنی داهێنانی کەسەکە و چۆنیەتی تەسنیفکردنی بەرهەمەکە گرنگە و ئەیکا بە مۆرکێکی کوردیان خزمەت بە مۆرکی کوردی بکات. مامۆستا زوزک تا ئێستا بیری لەوە نەکردوێتەوە کە با بڵێنیان لە پرۆژەیان نییە هەموو ئاوازە جیاوازەکانیان خۆت کە تۆڵی چەندەها ناوچە جیاوازەکانی کوردستان چەند تایبەتمەندی خۆیان هەیە بیر لەوە نەکردوێتەوە کە تۆش بکەیتە موزیک و ئاوازێکی تایبەت بۆ خۆت. بێگومان ئەگەر تەمان ڕێبات پرۆژە زۆر زۆرە بیری لێ بکەیتەوە بەڵام ڕەنگە ئەگەر پرۆژەی ئاگندەم هەبێ بە جۆرێکی کە بیکەم بە هەمان شێوە بەردەوامی نێمێ چکە جۆری موزیک هەیە بۆ جۆری ئامێرەکانە بێ گۆڕانکاری تیادا بێت مەسەلەن حەزەکەی خزمەت بە ئامێرێکی مۆسیقای کوردی بکەی هەر بە هەمان شێوە بە ڤایۆلین و ڤیۆلا و چەلۆ کارەکە نەکەی بە شێوازێکی کە بیکەی بۆی ئامێرجەنی تری کوردیش لە ئامێرە جیاوازەکان بتوانن پێشکەشی کەن. هیوای تەمەند درێژیت بۆ خوازین مامۆستا پێمان خۆشە بزانین کە ماوەی چەندێکە بە سەرقاڵی ئەم پرۆژەی یاخود ئەم پەرتوک و سیدیەکەی چونکە دانانی پرۆژێکی وە زۆر قورسە و کاتی زۆرەوێت ڕەنگە بە تەواوەتی دەستنیشان نەکرێ بۆم بەڵام لەو بڕواایە لە 7 ساڵ کەمتر نییە کە دەسم پێ کردووە ینی تەمەنی سەرەتا من دام نەناوە کە کتێب بێت یان سیدی بێت هەموو کارێک یەکەم جار لە پەڕەیەکەوە دەست پێەکەی پاشان ئەمە نۆ پارچەیە لەوانەیە زیاد لە 30 پارچە نووسی بێتەوە ئەم نوێم لێ هەڵبژاردەوە بۆ ئەم شێوازە لەبەرەوەی لێکچوونێکیان هەیە بۆ کۆنسێرتیش گونجاوە هەر نوێی بەیەکەوە پێشکەش کرێ یاخود بۆ گوێگرتن دانێ خاوە خێرایە بۆ گوێچکەی بیسەر خۆشترە ینی ئەبێت حسابی ئەو شتانە بکات هونەرمەند کە کارەکە بەڵام بەگشتی ساڵێکە زیاتر سەرقاڵی دیزاین و تۆمارین لێرەشەوە جێ خۆیەتی سوپاسی هاوڕێی بەڕێزم هونەرمەند کاگوەلید عاسی بکەم کە سەرجەمی دیزاین و تۆمار و نەخشە سازی گرتە ئەستۆ و دکتۆر هەواڵ ئەبوبەکریش پارێزگاری سلێمانی ئەرکی لە چابدانیە
دەستخۆشیان لێگەین مامۆستا بەر لەوەی کە بینە ناو پرۆگرامەکە باست لەوە کرد کە ئەم پەرتوکە یاخود ئاوازەکانت یان پارچە موزیکەکانت ئەتوانێت مایسترۆ بەکاری بێنێت تا چەندێک ئەمانە بە ناوی ژێدراوە ناونراوە تا چەندێک ئەمانە گرنگە بۆ ئەوەی کە بەکار بهێنرێت و بەرهەمی زیاتر و باڵین گرنگی زیاتری پێ بدرێ بۆ ناوچەکەی ئێمە بە گرنگتر ێزانم لە کاری تر هەڵبەتە مەبەستەکەم ئەوەی ئەمە چوارینە و سیانی ژێدارن واتەیان کەمانێ ڤیۆلایە چەلویەک سێ ئامێرجەن پێشکەشیکەن یاخود چوار ئامێرجەن دوو کەمان و ڤیۆلا و چەلویەک ئەوە هاوکاریەوە ئەگەر کۆمەڵێک فێرخواز یان کۆمەڵی هونەرمەند کە زووتر پێک بێن بە یەکەوە بتوان بۆ کۆنسێرتی ئامادەی کە وەک لە گروپێکی گەورە کار ئاسانیەکی زۆر باشە بۆ پێشکەشکردن چکە لە هەموو ڕوویەکەوە ئەرک و گرانی زۆرترە گروپی گەورە بوو ئەم کارانەوە نەشبێ بە خۆڵکێشان ڕاهێنانێکی چاکەوێت ئەگەر ئیشێک ئامێر ژەنەکانی کەم بێت چکە خراپی و خەلەل و لاوازی زووتر ئەیا بەدەستەوە ژمارەی کەم کەواتە پێشدانانی هەر ئاوازە یاخۆ هەر نووسینەکەدا ئەنرێ بۆ موزیک ئەبێ بیر لەو شتانە بکرێتەوە کە تا چەندێک گرانە یاخود دابەشکردنەکانی تا چەندێک گرانە تا چەندێک قورسە بۆ ئەو موزیک ژەنەی کە بەکاری ئەهێنێ یاخود لەسەری ئەڕوات خۆی وەک ئەوە ناکە بیرکەیتەوە ئاسان دایبنێ یاخود قورس دایبنێ بۆی کەس نەتوانێت بیژەنێ یعنی ئەوەی کە لە زانستی موزیکە تایبەت بێ بە موزیکدانان ئەبێ بە جۆرێک بێت کە بژەنرێت ئەگەر قورسیش بێیان ئاسان ئەبێ بە جۆرێک دابڕێژ دێت کە بە کەڵک بێت بۆ هین ئەگینا بێمانە دەرەچێ بەڵام جیاکردنەوەی جۆری بەرهەمەکان بۆ نمونە ئەم بەرهەمانە ناکرێت بە هەمان شێواز کە ئامێرژەنی چەلۆی تایە و شێوەی خوێندنەکەی جایە ئامێرژەنێکی شمشاڵیش بە هەمان شێوە ئەو نۆتانە لێبارمیانی دەنگی جیاوازە بێت ئەبێ و کەسە سەلیقەی ئەوەی هەبێ کە بزانێ ئەوەی ئەو ئامێرەی هەڵی بژاردووە ئەو موزیکە بۆ ئەوە خۆشتیان بۆ ئامێریکی کەکەوە بەشێکە لە خوێندنە بنەڕەتیەکانی موزیکدانان دەزانکۆ و لە شوێنە تایبەتەکانی موزیک زۆر ڕاستە مامۆستا تا چەندێک ئەم بەرهەمانە ستایلێکی نوێ هەیە بۆ ئێمە یاخود بۆ شارەکە تا چەندێک ستایل و مۆرتی تایبەتی هەیە ستایلێکی نوێی هەیە یاخود جیاوازە بێگومان ستایلێکی نوێی هەیە گەر هەڵە نەبم چکە پێشتر بۆ شێوەیە نەکراوە لێرە لەوانەیە لە بۆ نمونە لە تورکیا چەندین ساڵ بێ هەبێت بەڵام من هەوڵم ماوە ئەو ستایلە نوێ لە چیەوە دروست بکەم کە کەسێکی باو باپیرانی ئێمە کە ئەگەر ما بێتن گویان لە پارچەیەکی بێت و یەکسەر هەستیان بۆی بجوڵێ بزان ئەمە فڵان گۆرانیە یعنی هەندێکیشی چۆنەڵی بە میناتۆریاومە بەدەستەوە ینی تەواوی گۆرانیەکە بەشەکانی گۆرانیەکەم بە مۆسیقا دابش کردوێتەوە ئەوە چێژە بەخشێ بەوەی کە زۆر زۆر لاواز بێ لە گوێگرتنی موزیکا هەمیشە واتێک گەیشتووە کە موزیک تەنها بریتێلەوەی گۆرانی لەگەڵا بێت وەک چۆن هەندێک کەس هەیە ئەڵێ ئەمە موزیکەکەی جیاوازە لە گۆرانەکەی ئەمە پەیوەندی هەیە بەوەی کە گوێگری موزیکمان نەبووە یان کللتوری گوێگرتن لە موزیکمان نەبووە بە تەنها بە بێگۆرانی هەوڵم ماوە هەردووکی تیا بێت یعنی کەسێک کە هونەرمەندە و یان ئەکادیمیە چێژ لەوە وەرگێت کە تەواوی پارچەکە تازەیە بە هەمان شێوەش کەوتم کەسی ئاسایی مامۆستا لە سەرەتایە باست لەوە کرد کە ئەمە چواردەهەمین بەرهەمی مامۆستا زۆزگە تا با بڵێن جیاوازی ئەم بەرهەمە لەگەڵ بەرهەمەکانی تر تا چییە؟ لە ڕاستیا و جیاوازیە خۆم ناتوانم دەستنیشانیکەم بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێەیە هەر کاری بە نیەتێک و بە مەبەستی خزمەتێک هونەرمەند پێویستە بیکات ئەگەر من کردوێتم بۆ نمونە ئەمەم بەو جۆرە کردووە پێشتر یان دواتر پرۆژەم هەیە بۆی کە تەواو بۆ ژەنیارێکی کوردی ڕاهێنان دروستکەم کە بەهۆی ڕاهێنانەکەەوە فێری لیانی مۆسیقای کوردی بێ ئەو شێوازی پرۆژەیە لەگەڵ ئەمەیان جیایە لەوانەیە کەسێکی گوێگری ئاسایی
پێچە شتێکی ئەو تۆ نەبێ بەلایەوە ئەو ڕاهێنانی کەمانە کە من کرد بێتم یان نە بەڵام ئەو نەتیجەکەی لە بەرهەمێکی وایە بینێ ینی جۆری کارەکان فەرقی هەیە لە ڕووی گەیاندن و جۆری خزمەتەکەیەوە. بەڵێ مامۆستا ئەمەکە چواردەیەمین بەرهەمی تۆیەک بووەتە سنجیرەیەک داهاتووە پرۆژی نوێت هەیە بە هەمان شێوە بخیتە بەر دیدەی خوێنەران یاخود ئەوانی کە موزیشنن بۆ ئەوەی کە زیاتر چێژی لەوەر بگرێت. بێگومان بەس لەوانەیە بە ئامێری جیاوازتر بیکەم هەموو بی سەرێکیش حەز بە هەمان ئامێر ناکات دووبارەیکەیتەوە. کەواتە لەکایە دەسەکەی بە دانانی پرۆژەنەکەت ڕاستیەکەی ئەو پرۆژەیی کە ئەڵی نوێ لەوانەیە لە پارەوە دەسم پێکرد بێ بەڵام جێبەجێکردنەکەی نازام لەکەیە ئەکرێت بەس کاتی کارەکەیە کە هونەرمەند دەبێت چێژ لە کاتی کارکردنی خۆی وەرگێکە کاتە پلانی ڕۆژانەت تایبەتە بە دانان و بەرهەمەکانی. بەڵێ دەستخۆشی لەکەین مامۆستاجان زۆر زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە بووین دەستخۆشی لەکەین بۆ ئەوەی کە ئەم بەرهەمە جوانانە پێشکەش بە بینەران و بۆ هەموو ئەو کەسانی کە چێش لە موزیک وەرەگرن ئەگەر سەرنجێکت هەبێت و کۆمنتێک هەبێ ئێمە زۆر سپاس هیوادارم هەمیشە بەرهەمی لەم هاوشێوەیە سەپۆرت بکرێ بۆ ئەوەی سەرجەم هاوڕێیان و هونەرمەندان بۆ چوون و تازەگەریەکانیان بە یەکتری ئاشنا بین چکە مەرج نییە هەر هەمومان لە ناو مۆزیکی کوردیە هاوڕێ و نزیک بین لە یەکەوە لە ڕێی بەرهەمەوە توانین نزیکایەتی و سوود لە یەک وەربگرین. دەستخۆشی لەکەین زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێ زۆر زۆر سپاس.